ئازیزانەوەی کە دەیبیستن بابەتێکە لە ژێرناوی ئەوە شوێنی کارە یا مەیدانی شەڕ. ناوەندی ئاماری ئێران ئاماری ڕووداوەکانی شوێنی کاری بڵاو کردەوە. بە پێم راپۆرتە بە پێچەوانی ئەوەی کە بەرپرسانی دەوڵەتی بانگەشەی بۆ دەکەن ڕێژەی ڕووداوەکانی کار و گیانبەختکردن لە ئەنجامی ڕووداوەکان لە وڵاتدا لە زیادبووندایە. شیکاری داتا فەرمیەکان پیشان دەدات کە لە هەر مانگێکی ساڵی 1403دا نزیکەی 200 کرێکار بەهۆی ڕووداوی کارەوە گیانیان لەدەستاوە. ئەم ژمارە بەرزە نیشانی دەدات کە ڕەتچاوکردنی بنەما و ڕێشوێنەکانی سەلامەتی بۆ خاوەنکارەکان و لە ئاستێکی بەرزتردا بۆ بەرپرسان و دەسەڵاتداران بە هیچ شێوەیەک جددی نییە. بۆ تێگەشتن لە قوڵایی کارەساتەکە باشترە سەرەتا چاوێک بە دوایی ئامارەکانی ئەم بوارە بخشێنین. بە پەیداتاکانی ناوەندی ئامار، ژمارەی مردن بەهۆی ڕووداوەکانی کارەوە لە ئێران لە ساڵانی دواییدا بە شێوەیەکی مەترسیدار زیادی کردووە. لە ساڵی 1397 تا 1402 ئەم ئامارە لە 1625 کەسەوە گەیشتۆتە 2115 کەس کە پیشاندەری زیادبوونێکی 30%. ئەگەر لە بەرپرسانی دەوڵەتی و خاوەنکاران بپرسین کە هۆکاری ڕووداوەکانی شوێنی کار و ئەم گشتە زیانە گیانی و کەم ئەندامبوون و لە کارکەوتویە لە چیدا دەبینەوە، دەستبەجێ پەنجەی ئاماژە بەرەو قوربانیانی ئەم ڕووداوانە ڕادەکێشن و هەموو تاوانەکان دەخەنە سەرشانی ئەوان و بە کەم تەرخەمی کرێکاران ناوی لێ دەبن. بەڵام هەر ئەم پرسیارە خودی کرێکاران و پسپۆڕێکی بەویژدانی ئیمەنی شوێنی کار کە سربەخۆ لە خاوەنکاریان دەوڵەت بێت بە شێوەیەکی دیکە وڵامی دەدەنەوە. کرێکاران لە ئەزموونی کار و ژیانی ڕۆژانەی خۆیاندا هەستیان بۆ کردووە کە هۆکاری ڕووداوە دڵتەزێنەکانی شوێنی کار لە بنەڕەتدا دەگەڕێتەوە بۆ کۆنبوون و ئیستاندارد نەبوونی ئامراز و کەرەستەکانی کار، پێڕانەگەیشتن و نوێنەکردنەوەی کەرەستەکانی کار و ئامرازەکانی ئیمەنی و پاراستنی کرێکاران، نەبوونی ئامرازەکانی ئیمەنی شوێنی کار، وشیار نەکردنەوەی کرێکاران سەبارەت بە بابەتەکانی ئیمەنی لەلایەن خاوەنکارانەوە، پیسبوون و بێهداشتی بوونی شوێنی کار و پەیوەندی ڕاستەوخۆ ڕۆژانەی کرێکاران لەگەڵ ماددە جۆراوجۆرەکانی وەک ماددەی شیمیایی، خۆبواردنی خاوەنکار لە دابینکردنی کەرەستەی ئیمەنی، سات و سەودای خاوەنکاران لەگەڵ چاودێران و ئەو کەس و ناوەندانی کە ئیمەنی شوێنی کار کۆنتڕۆڵ دەکەن و هەروەها کەم تەرخەمی ناوەندە دەوڵەتیەکانی پەیوەندیدار. کرێکاران هەروەها ئەوەش دەزانن کە سەخت و دژواربوونی کار، زۆربوونی سەعاتی کار، شەوکاری، ئیزافەکاری، ماندوویەتی و شەکەتی، نیگەرانی ڕەوانی لە شوێنی کار و چاولێکردنی پڕمانای خاوەنکار و سەرکاریگەریەکان لە زۆمرەیە و هۆکارانن کە ڕادەی مەنی شوێنی کار تا ئاستی کەمتر لە ئیستانداردی ئیمەنی دێن نەخوارێەوە ئەگەری ڕوودانی ڕووداوەکانی شوێنی کار هەرچی زیاتر پەرە پێدەدەن. ئەگەر وەک ئەوەی کە خاوەنکاران و دەوڵەت دەڵێن کەم تەرخەمی کرێکاران هۆکاری ئەم ڕووداوانەیە، بۆچی لە سەرچاوی ئەم کەم تەرخەمیانە ناکۆڵدرێتەوە و لە ناو نابرێت؟ گریمان ئەم ئیدعای خاوەنکاران و دەوڵەت لە بابەت هەندێک لە ڕووداوەکاندا ڕاست بێت، بەڵام دەستبەجێ دەبێت ئەم پرسیارەیان ناڕاستە بکرێت کە بۆچی کرێکار کە وەک هەر ئینسانێکی دیکە گیانی خۆی بەلاوە خۆشەویستە بە ئیرادەی خۆی بەرەو پێشوازی مەرگ دەچێت؟ ئایا کەسێک ئەو پرسیارە لە خۆی ناکات کە بۆچی کرێکاران لە ئاست پاراستنی گیانی خۆیان کەم تەرخەم دەبن؟ ئایا کەم تەرخەمی کرێکاران بۆ هیچ هۆکارێک ناگەڕێتەوە؟ ئایا تەنانەت هەر ئەم کەم تەرخەمیە بە دەربەست نەبوونی خاوەنکاران و دەوڵەت لە حان تەندروستی و ئەمنیەتی گیانی کرێکاران ناسەلمێنێت؟ وەقعێتەوەیە کە زۆربەی هەرە زۆری ڕووداوەکانی شوێنی کار دەکرێت پێشیان پێبگیردرێت بە مەرجێک. یەکەم، سەرمایەداران ناچار بکرێن کە ڕێشوێنی ئەمنیەتی شوێنی کار لانیکەم بە پێی ستانداردە نێونەتەوەیەکان لە بەرچاو بگرن. دووهەم، یاسا سزای قرس بۆ لە بەرچاو نەگرتنی ئەو ڕێشوێنانەدا بنێت. و سێهەم، ئەوەی کە ناوەندە کرێکاریەکان بە مەبەستی کۆنتڕۆڵ بەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی ئەم بابەتانە چاودێری بەردەوامیان بەسەردا بکرێت. بەڵام لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی یاسا خۆی یەکێکە لەو ئامرازانەی کە لە دژی کرێکاران بەکاردێت. جگەلەوەش خاوەنکاران ئیمکاناتێکی زۆریان لەبەردەستە تا ئەگەر یاسایەکی نیوە چڵیش لە بەرژەوەندی کرێکاراندا هەبێت بتوانن بە سانایی لی تێپەڕ بن و خۆیان لە هەر چەشنە بەرپرسیارەتیەک لە بەرامبەر کرێکاری زیان لێکەوتوو بدزنەوە.
جگە لە هەلومەرجی نائەمنی شوێنی کار کە بەردەوام هەڕەشە لە گیان و تەندروستی کرێکاران دەکەن، نەبوونی خزمەتگوزاری دەرمانی پێویست، هۆکارێکی دیکەیە کە دەرەنجامەکانی ڕووداوی شوێنی کار زیاتر دەکات. ژمارەیەکی زۆر لە کرێکاران ناتوانن بۆ قەرەبووکردنەوەی زیانەکانی سەرچاوە گرتوو لە ڕووداوی کار لە بیمەی کۆمەڵایەتی بەهرەمەند بن. لە هەندێک بابەتیشدا کە کرێکار بتوانێت ئیدعای قەرەبووکردنەوە بکات، خاوەنکار هەموو هەوڵێک دەدات بۆ ئەوەی کرێکارەکە بە کەم تەرخەم و تاوانبار لە قەڵم بدات و بەم بیانوەوە لە دانی هەزینەی نەخۆشخانە خۆ ببوێرێ کە یاسا دژی کرێکاریەکان لە زۆرێک لەم بابەتانەدا بەهانەی خاوەنکارەکانەوە دێن. خاوەنکاران بەهۆی ڕووداوەکانی شوێنی کار دەبێت بکەونە بەر لێپرسینەوە و دادگایی بکرێن. تاوانی خاوەنکار لەم بوارەدا بە جینایەت دێتە ژمار. کرێکاران و بنەماڵەکانیان نەتەنیا دەبێت لە بەرامبەر ئەم جۆرە ڕووداوانەدا قەرەبوو بکرێنەوە، بەڵکو سەرمایەداران کە بەهۆی قازانجپەرستی خۆیانەوە لە دابینکردنی ئیمکاناتی مەنی خۆ دەپارێزن، دەبێت لە دادگا جیناییەکاندا دادگایی بکرێن.